نزیکەی 120 دانیشتوانی عێراق کێشەی دەرونیان هەیە و لە بودجەی ساڵی 2024 عێراق تەنیا 102.5 کە دەکاتە 211 تریلیۆن دینار بۆ تەندروستی تەرخان کراوە. من مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لا لە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. پێم بڵێ لە ماوەی کابینەی نۆ چ گۆڕانکاریەک لە سیستەمی تەندروستی کراوە لە هەرێمی کوردستان؟ ڕۆستان باش خاتون ئەو بەرنامەکەی بەڕێستمیان بڵێم ئەو پرزنتیشنم دیت بەڕاستی زۆر جوان بوو، بەڵام بابەتەکان هەر بابەتێک کۆمەڵی قسەی بڵێم چەند کاتژمێری هەڵدەگرێت، بۆیە زۆر بابەتی گرنگ و بە خێرایی باست کرد. طبعا کەرتی تەندروستی زۆر گرنگە، کەرتی تەندروستی لە هەموو جیهاندا پێویستی بە بەردەوام بە پاڵپشتی و نوێکردنەوە و ئەپگرێدکردن هەیە. لە هەرێمی کوردستاندا ئێمە بەداخەوە پەیوەستی ئەو سیستەمە کۆنەی عێراقین لە سەرەتای دزوین دەوڵەتی عێراق، بەڵام کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە بوێرانە بە پاڵپشتی و بە چاودێری بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی دەستمان بۆ چاکسازیکردن لە سیستەمی تەندروستی بردووە، چاکسازیکردن لە سیستەمێکدا کە بە ئاڕاستەی بەرژەوەندی هاوڵاتی و بە قازانجی هاوڵاتی بێت. ئەم پرۆسەیە دەستی پێگەن، دەتوانم بڵێم 10 تا 12 دۆسیەی جیاواز هەیە لەناو تەندروستیدا چاکسازی و ڕیفۆرمی تێدا ئەنجام دەدرێت، بەشێکی تەواو بۆ چۆ جێبجێکردن، بەشێکی لە قۆناغی جێبجێکردندا، بەشێکی ڕەنگە لە ئەداهاتوودا پێویستی بە یاسا بێت. بۆیە بابەتەکان زۆر فراوان و گەورەیە. ئەوەی جێی خۆشحاڵیە ئێمە لە هەرێمی کوردستاندا لەگەڵ ئەوەی کە لە چەندین قەیرانی دژواری ئابووری و دارایی، قەیرانی ئاوارە و پەناهەندە، قەیرانی کۆڕۆنا کە زۆر هەرچەند هەرێمی کوردستان سەرکەوتوو بوو لە ئاستی دنیادا لەسەر کۆڕۆنادا، بەڵام کەرتی تەندروستی تەبیعەتێکی هەیە. کاتێک قەیرانێک دەبێت ڕەنگە بۆ سێکتەرەکانی دی لەگەڵ نەمانی قەیرانەکە ئاسەواری نەمینێ، بەڵام ئاسەواری ئێمە ئێستاش تا ئێستاش ئاسەواری شەڕی دژی تیرۆرستانی داعش، قەیرانی ساڵی 2014 کە قەیرانی بڕینی بودجە و ئەو سزا بە کۆمەڵی لە ئێستاشدا کە بەغدا بەسەر هەرێمی کوردستانی چەسپاندووە. ئێمە لە هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەمانەیە کە بەشی دەرمان و پێداویستی پزیشکیمان و ئامێر و سیانەکردن و پرۆژەکانمان پێویستە لە موازنەی عێراقی فیدراڵدا هەبێتە لە یاسای موازنەی کە بۆ 3 ساڵ دەرچوو 23 بەڵام بەداخەوە تەنها دەرمان ئەویش بەشێک لە دەرمان دەگات هەرێمی کوردستان، ئەوەی تر پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەمووی گرنگتر بەڕاستی جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو قەیرانەشدا بەڵام بودجەی دەرمان و پێداویستی پزیشکی زیاد کرد، ئەو بودجەیە کە بەسەر هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکاندا دابەش کراوە بە ڕۆژانە دەرمان و پێداویستی پزیشکی پێ دابین دەکرێت. من زۆر گرنگە بڵێم کە ئێمە کارمان لەسەر کۆمەڵێک یاسا و پەیڕە و ڕێنمایی کرد و چوە بواری جێبەجێکردن. زۆرترین ڕێنمایی لە 6 ساڵی ڕابردوودا لە وەقاعی کوردستان بڵاو بێتەوە، ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەکە خۆی لە 39 ڕێنمایی دەدا لەگەڵ 6 پەیڕە و ئێمە 2 یاساشمان دەرچوو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە یاسای مافی ئەمەوێت لەسەر چەند بابەتێک لەگەڵ بکەم. بۆیە سپاس دەکەم. دەمەوێت لێت بپرسم کە کۆنتڕۆڵکردنی بازاری دەرمان چ کاریگەریەکی لەسەر هاوڵاتیان هەبوو؟ بڵێ ئەوەی جێی دڵخۆشیە کۆنتڕۆڵکردنی بازاری دەرمان و کوالیتی دەرمان و نرخی دەرمان و پێداویستی دەرمان و بە فەرمیکردن و پشکنین، ئەمە دۆسیەیەک بوو بەڕاستی شۆڕشی چاکسازی لەم بوارەکرا. من دەمەوێت سوپاسی ئیرادەی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جەنابی سەرۆک حکوومەت بکەین کە ئەم دۆسیەیەکی عاسی بوو چەندین ساڵە و لە عێراقیشدا ئێستا ئەم دۆسیە هەرماوەتەوە، بەڵام هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار لە ئاستی هەرێمی کوردستان دۆسیەی شۆڕشی چاکسازی لە بواری دەرمان کرا. ئێستا ئێمە لە دۆخێکین دەرمانی قاچاق و نایاسایی و دەرمانی نافەرمی لە هەرێمی کوردستاندا بە تەواوەتی پاکراوەتەوە. دەرمان لە ئێستادا دەرمانی کوالیتیە هەمووی بە چاودێری حکوومەت دێ پشکنینی بۆ کراوە. هەموو ئەو دەرمانانەی کە دێت هەرێمی کوردستان هەم تۆمار کراوە وەکو ئایتم وەکو ئەو دەرمانە، هەمیش مەسنەعەکەی ئەوەی کە کارگەکەی دروستی دەکات. اینجا لە ئەمریکا تا دەگەیە ئەو پەڕی دنیا لە ئەوروپا لە هەموو وڵاتانی دنیادا ئێمە ئەو مەسنەعانە و کەرگانە دووبارە تۆمارکردنی بۆ کراوەتەوە، پشکنینی بۆ کراوە، تەنانەت کارگەکەش شاندی ئێمە دەچێت. ئەم دەرمانانە دەرمانی کاریگەرن و دەرمانێکن تەواوی پشکنینی بۆ کراوە و ختمی حکوومەتی هەرێمی کوردستانی تێدایە کە بە سیستەمێکی ئەلکترۆنی دژە ساختە پێی دەڵێن ستیکەری باسی دەرمانت کرد، یعنی حکوومەتی هەرێم زۆر گرنگی بە بەرهەمی ناوخۆیدا لە بواری دەرمانیش بە هەمان شێوە بوو ئەو دەرمانانی لە ناوخۆی هەرێمی کوردستان بەهێنرێن. پەرەتان پێدا؟
ئێمە دوو کارگەی بەرهەمێنانی دەرمانمان هەیە لە ناوخۆ لەگەڵ کارگەیەکی مغەدیمان هەیە لەگەڵ زیاتر لە 12 کارگەی پێداویستەکانی پزیشکیمان هەیە وەکو جلوبەرجی پزیشکیە یانیش سرنجە هەندێک جار سۆندە و ئەو پێداویستانە یەکجار بەکاردێ بۆیە بە شێوەیەکی گشتی بە سوپاسەوە دەستەی وەبەرهێنان لە حکوومەت یاریمی کوردستان زۆر تەشجیع و هانی کەرتی تایبەت و مستەثمرین دەدا کە بتوانن پێداویستیەکانیان لە ناو هەرێمی کوردستاندا بەرهەم بێنن بەمەش دەستی کاری ناوخۆی و کوالیتەکەی لە بەرچاوی خۆمان دەبێت بۆیە لە ئێستادا بەشێک لەو پێداویستیانە لە هەرێمی کوردستاندا ئینتاز دەبێت و دەتوان بڵێم یەک لەوانە سرنج ئەو سرنجەی بەکار دێستا بۆ عێراقیش دەڕوا سرنجێکە لە شاری هەولێر زۆر بە پێشکەوتوانە دروست دەکرێت کە ئەگەر لە بیرتان بێ بەر لە ساڵ و نیوەک بەر لە ئێستا بەڕێز دەنایب سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژە استراتیجیەی کردەوە واروها دەرمان پێداویستەکانی دیکەی ئەمە بۆ ئێمە زۆر گرینگە لەبەرەوەی وردە وردە ببینە خاوەنی دەستی خۆماڵی و بەرهەمێنانی خۆماڵی و هەم لە ڕووی کوالیتیەوە تەمان ئاسانکاری لە دەستەوە بەرهێنان بۆیان دەکرێت مغەزی بە هەمان شێوە ئەوەی جۆرەها مغەزی هەیە ئەوەی کە ڕۆژانە هاوڵاتی هەر لەباری دەرمانەوە دکتۆر ئەمە لەم بوارەدا بەڵام ئەوەی گرینگە بەڵێ دەرمان بەڵێ کێشەی دەرمان و نردنی لەلایەن بەغداوە چارەسەر بۆ ئێستا بەغدا لە کاتی خۆی دایانی بەشی دەرمانی هەرێمی کوردستان دەنێرەیە تا چەند هاوکارتانە دەزانی ئێمە موازنەی عێراقیان بودجێ عێراق کە بە قانونی دانرا بۆ 3 ساڵ لەو قانونەدا لەسەر عێراقە کە دەرمان و پێداویستی پزیشکی و ئامێری پزیشکی و سیانەکردنی و ئەو پرۆژە نیشتمانیانەی کە هەیە یان بەخشینە نێودەوڵەتیەکانە قەرزی نێودەوڵەتە پێویستە بۆ هەموو پارێزگاکانی عێراق لە ڕێگەی موسسەی کیمادیا کە موسسەیەکە دابشکردنی دەرمان دەکات بۆ هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام بەداخەوە بۆ ئێمە تەنها دەرمان کە بەشێکە لە نێوان دەتوانم بڵێم بابەت دەزانیان هەندێک بابەتێ باشە هەندێک بابەتێ هەر نایەت هەندێک بابەتێ کەم دێت بە شێوەیەکی گشتی بە معدل دەتوان بڵێم لە نێوان 150 بۆ 155 پێداویستی ئێمە لە حکوومەتی عێراقیەوە دابین دەکرێت بەشەکەی تریشی ئامێری پزیشکی بەداخەوە ئامێری پزیشکی ڕەوانە ناکەن بەداخەوە حکوومەتی عێراق فیدرال سیانەیە و ئامێری پزیشکانە کە بە ملیارات دیناری عێراقی وەکو ئێمارایە لەیزەری سەرەتانە قەستەڕەیە سیتیسکانان هەندێک لە نازوڕەکانە ئەوانە هەمووی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەم بۆشایی کە دەمێنێتەوە ئەوەی کە باسم کرد لە 140 بۆ 150 دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری جەنابی سەرۆک وەزیران هەم بودجەکەی بۆ زیادکرا ئەم بۆشایە بۆ دەرمانە سەرچیەکانی ڕزگارکردنی ژیانە لە فریاکەوتنەکان لە عملیات لە عینایە مڕەکەزە بەشێکی دەمێنێتەوە ڕەنگە نەقز بێ لە داوم دەستگاکانی ئێمە یان بەدیلی هەبێت ئەمە دەرمان بەشێکی گشتی بەڵام ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تێدا سەرکەوتووە لە ئاستی عێراق بۆ بە شاهدی بەڕێز وەزیر تەندروستی عێراق فیدرال چەند جارێک لە سەردانی مەیدانیشدا بۆ سنتەرەکانی شێرپەنجە ڕەوشی شێرپەنجەیە لە هەرێمی کوردستان شێرپەنجە خزمەتێکی زۆر دەکرێت و تەنها لە هەرێمی کوردستاندا بە یاسا سندوقی کۆمەک بۆ توژمانی شێرپەنجە هەیە کە ئێمە ساڵانە بە ملیارها دینار دەرمانی شێرپەنجە کە دەرمانێکی زۆر گران بەهایە کەرتی تایبەتدان نییە لە سەیدەڵیە نییە لە مستەشفای ئەهلی نییە بۆیە تەواوی پێداویستی چارەسەری کیمیایی و نەشتەرگەری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە دۆخی شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە دۆخێکی باشدایەوە خزمەتێکی باش دەکرێت دکتۆر ژمارەیەک لە پزیشک خانەنشین بوون چۆن شوێنی ئەوانەتان پڕ کردوونەتەوە چیجان کردو بۆ گرێبەستەکان بۆ خۆبەخشانی کەرتی تەندروستی والله ئەم دۆخێک قرس بوو بۆ هەموو حکوومەت بەڵام بۆ کەرتی تەندروستی زیاتر قورسایەتەکەی پێوە دیارە لەبەرەوەی ئەوانە خاوەنی ئەزمون و خبرەیەکی زۆر بوون کاتێک کارمەندێکی تەندروستی لە تەمەنە یان پزیشکێکی پسپۆر بە تایبەتیش بەشێکیان کە مامۆستاشن لە زانکۆ لە کۆلێژەکانی پزیشکی بۆ ئێمە ئەمە دۆخێکی قرس بوو ئێمە نەک تەنها لەم ساڵدا ئەم ساڵ نزیکەی 2981 پزیشک و کارمەند و فەرمانبەرمان بەو جێبەجێکردنی یاسای فیدرال بۆ تەقاعودی چونە خانەنشین بوون بەڵام ئێمە لە ساڵانی ڕابردووش بەردەوام خانەنشین بوون هەبووە دابڕان هەبووە ئەوەی چۆتە خارج بەداخەوە بەشێک گیانیان لە دەستدا بە تایبەتی لە کۆڕۆنا ئێمە نزیکەی 14 تا 15,000 میلاکی فراغمان لە ساڵی 2014 بۆ دروست بە بۆی ئەو قەیرانەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام هەوڵیدایە بۆ نەخۆشخانە نوێیەکان بۆ نەخۆشخانەکانی گرێبەست و شوێن پڕکردنەوەیان بۆ بکات دامەزراندن هەروەک بۆ شاری سلێمانی سەد بوو بۆ زاخۆ بۆ دهۆک بۆ هەولێر بۆ هەڵەبجە بۆ بیارە ئەمانە وهروە بۆ سنتەرەکانی سوتان لە وەختی کۆڕۆنا بۆ عینایە مڕەکەزەکان بەڵام دیسان دەڵێن پێداویستێکی زۆری ئێمە ماوە چونکە لە کاتێکدا کە ڕێژەی یان ژمارەی فەرمانبەر و میلاکت کەم دەبێتەوە لە هەمان کاتژە ئێمە
هۆڵی نەشتەرگەری زیاد دەکەین چاودێری تر زیاد دەکەین نەخۆشخانەی نوێ دەکەینەوە بنکەیتە نووسینە دەکەین دوێنێ بینیت پێرێکە ئێمە لە شاری ڕانیە فریاکەوتنێکمان کردەوە لە شاری چەمچەماڵ فریاکەوتنێک تەواو بۆ نەخۆشخانەیەکی گشتی ژوە لە قۆناغەکانی فینیشینگن یان بڵێن تەواوکردن لە شاری دۆک چاندنی مۆخی ئێسک لە شاری هەولێر بە هەمان شێوە چەند نەخۆشخانەیە وەکو نەخۆشخانەی دەرونی کە لە ئێستا لە قۆناغەکانی باشە دکتۆر باسی پرۆژەکانت کرد ئەگەر لێت بپرسم لە 6 ساڵی ڕابردوودا گرنگترین پرۆژەکە لە کەرتی تەندروستی جێبەجێتان کردووە چی بوو؟ ئێمە دوو جۆرە پرۆژەمانەیە پرۆژەی استراتیجیمانەیە ئەوەی کە بەدەیان $1,000,000 و $100 ملیۆن پێویستە پرۆژەی نۆژەنکردنەوە و فراوانکردنیش بەردەوامە بە سوپاسەوە لەگەڵ ئەو قەیرانەشدا حکوومەتی هەرێمی ئەولەویەتی بۆ پرۆژەکاندانا بۆ نمونە چەندین نەخۆشخانە دروستکرا بە پاڵپشتی بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان وەک لە شاری ئامێدی و ئەو پرۆژانێک کە ئێستا جێبەجێ دەکەن لە سیدەکان دروستکردنی نەخۆشخانەی گشتیە نوێترین و سەردەمیانەترین نەخۆشخانەی شێرپەنجەوە لە شاری هەولێر ئێستا هەیکەلەکەی تەواو بوو ئەوەی کە بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی پار لە مانگی 11 بەردیبناغیدانا خۆشبەختانە بە پێش خشتەی جەدوەلی کارکردنیشەوە پێشکەوتووە و زۆر مۆدێرنە و هەروەها لە شاری سلێمانی و ئەو پرۆژانی باسکو لە شاری ڕانیە و چەمچەماڵ و لە هەڵەبجە و گەرمیان بەشێکیان لەگەڵ هاوبەشانمان یان خێرخوازان و دۆستەکانماندا لە ڕێی قونسلیات و بۆیە ژمارەیەکی زۆر لە نەخۆشخانەکانمان دروست بووە بنکەی تەندروستی بامان شێوە سنتەری پسپۆڕی و ئەو نەخۆشخانانە پێویستیان بە تەجیزکردنی ژێ بەشێکیان تەواو بوون ئێستا سەرقاڵی تەجیزکردین ئامیر و پێداویستی پزیشکی بۆ یەکەمین جار شێرپەنجە بنیایان بڵین ژێرخانی شێرپەنجە لە دهۆک دروست بوو ئێستادا 4 پرۆژەی شێرپەنجە یەکیان نەخۆشخانەی گشتی شێرپەنجەیەکە لە نەخۆشخانە فریاکەوتنە کۆنەکە هەمومان نۆژەنکردنەوە دەست بەکار بوو دووەمیان چاندنی موخی ئێسکە سێمیان نەخۆشخانەی شێرپەنجەی منداڵانە لە نەخۆشخانەی هێوی چوارەمیان لەیزەری سەرەتانی بۆی نەخۆشنێتە هەولێر ئەویشیان لە قۆناغەکانی فینیشینگدایە من دەمێت چەند دوو دەستکەوتی زۆر حکوومەتی هەرێمی ئەگەر بە خێرایی بۆ یەکێک لەوانە پێچەوانەکردنەوەی بەڵێ پێچەوانەکردنەوەی ئاراستەی چوونە دەرەوەی نەخۆشە بۆ ئەوروپا و دەرەوە بەڵکو بە ڕێژەیەکی زۆر ئێستا نەخۆش لە دەرەوە دێتەوە عیلاج وەردەگرێت پزیشکەکان نۆڕینگەکان دەزانن کە خوشک و برایانمان لە ئەوروپا و لە وڵاتانی ترەوە دێن عیلاج لێرە وەردەگرن و هەروەها هەندێک لە پرۆژەی زۆر گرنگەیە بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم دەست بەکاربوونی کابینێنەوەیەوە بۆ نەخۆشانی کردووە ئەوانەی کە پێویستی بە دەروی وڵاتەوە کوچاندنی موخی ئێسکە بۆ سالاسیمیا و ئێستامە لە ڕۆژانی داهاتوو لە هەفتەی ئایندەیان دوو هەفتەی تر وەجبێشتر نەخۆش دەچێتە دەرەوەی وڵات و هەروە ئەو نەخۆشانی چاندنی جەرگ زیاتر لە 5 ملیار و 200 ملیۆن جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆڕایی چاندنی جگەری بۆ ئەو نەخۆشانە ئەنجام داوە کە پێویستیان بە چاندنی جگەر هەبووە بە تایبەتی لە منداڵان و ئەمانە هەمووی دەستخۆش دکتۆر وەک خۆ دوتر دەگەر دەستکەوتەکان باسکەن ڕەنگە بە دوو کاتژمێریش کۆتایینێت من سپاسی تۆکەم زۆر سپاس بۆ تۆ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆش.